سەرەڕای دابارینی بەفر و بارانێکی زۆر لە هەرێمی کوردستان، بەڵام بەهۆی نەبوونی بەنداوی مام ناوەند و بچووکەوە نەتوانراوە سووتی زیاتر لەو سامانە ئاویە ببینرێت. نەبوونی سیاسەتێکی ئاوی بە مەبەستی گلدانەوەی ئاو لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بەرپرسانی هەرێم و بەتایبەت لێپرسراوانی بەنداوەکانی ناچار کردووە. ساڵانە و بەتایبەت لە وەرزی هاویندا شەکوای حاڵیان بگەێننە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران و داوا بکەن ڕێژەیەک زیاتر ئاویان بۆ بەربدەنەوە تا ئەوەی جووتیاران و هاوڵاتیانی هەرێم بێ ئاو نەبن. یەکێک لەو پرۆژانەی حکومەتی هەرێم کە ماوەی 10 ساڵە سەرقاڵی تەواوکردنێتی بەنداوی دێوانەیە لە قەزای دەربەندیخان. سەرەڕای خەرجکردنی 26 ملیار دینار، بەڵام هێشتا بەنداوەکە تەواو نەبووە و لە هەمان کاتیشدا بەدەست چەندین گرفتی هەندەسیەوە دەناڵێنێت. لە گرنگترین ئەو گرفتانەش تێڕژانی ئاوەڕۆی شارۆچکەی دەربەندیخانە بۆ ناو بەنداوەکە. ئەندامێکی لیژنەی سەرپەرشتیاری بەنداوی دێوانە ڕایدەگەیەنێت بۆ دوورخستنەوەی ئاوەڕۆی شارۆچکەکە پێویستیان بە خەرجکردنی 8 ملیار دینارە، بەڵام بەهۆی خەرج نەکردنی ئەو پارەیە ناچارن لە مانگی ئایندەوە ئاو لە بەنداوەکە گل بدەنەوە. بەهۆی قەیرانی داراییەوە ئەوە نزیکی 10 ساڵێکی پێچووەتەوە بەهۆی قەیرانی داراییەوە و هەندی ئەشکاری تریش هەبوو لە کۆمپانیا و شتیوە، ئەوانە شەر بوو ئەشکارێک بوون، بەڵام زیاتری قەیرانی داراییەکە بوو. تقریباً ئێستا لە 99% کارەکانمان تەواو کردووە. پێم وایە 25 تا مانگێک 25 ڕۆژ بۆ مانگێکە تەواو بێ، یعنی تقریباً لە 15 ئەتوانین لەوان ئاوگل دەینەوە. هەرچەندە دانیشتوانی دەربەندیخان چاوەڕوان بوون لەگەڵ تەواوبوونی ئەو پرۆژەیە کێشەی کەمی و پیسی ئاوی خواردنەوەی شارەکەیان چارەسەر بکرێت، بەڵام بەهۆی تێڕژانی ئاوەڕۆی شارەکە دانیشتوانی دەربەندیخان دەتوانن ئاوی بەنداوە نوێیەکە هاوشێوەی بەنداوی دەربەندیخان تەنها بۆ کوشت و کاڵ بەکاربهێنن. بەڕێوەبەری بەنداوەکانی هەرێمیش تێکەڵبوونی ئاوەڕۆی شارەکە بە بەنداوی دێوانە بە گرفتێکی گەورە نابینێت و ڕایدەگەیەنێت. ئاوی بەنداوەکە بۆ کوشت و کاڵکردن شیاو دەبێت. سەبارەت بە ئاوەڕۆیەکان زۆر شتێکی ئاسایی ڕژانی ئاوەڕۆ برژێتە بەنداوێکەوە، خۆ ئەگەر بۆ کوشت و کاڵ بەکاربێ ئەوەکە تەسیرێکی سلبی لەسەردانی ئێستا و بەنداوانەی دۆکان و دەربەندیخان لە سنوورەوە تا دەگاتە تا لە سنووری هەرێمەوە دەردەچێت چەندین ئاوەڕۆی تێدا. لەسەر هەمان ڕێگەی بەنداوی دێوانە حکومەتی هەرێم بڕیارە 8 بەنداوی دیکە دروست بکات و سەرچاوەی ئەم ئاوەش دەگەڕێتەوە بۆ قەزای قەرەداغ، بەڵام تا ئێستا حکومەتی هەرێم ئەم پرۆژانەی بە دەردی دەیان پرۆژەی دیکەی خۆی بردووە کە سەرجەمیان بە بیانووی قەیرانی داراییەوە پشتگوێ خستووە. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.